وای خدمت لجاری میوانی که ما گلکی همون میوانی ما هیجانه لوی جاری میوانی مهنه کی تایبت بارزان ملا خالده ده سال 1945 دال گند مورد که یه مزن جدایک بوده با وی ولاتی که ملای که نشتمان پرور مزن بوده و نزدیکی ملا مصطفى بارزانی رحمتی بوده جبر حس کرنا ویج ملا مصطفى بارزانی راجی ناو کره خوکریه بارزان یعنی ناو بارزان ملا خالد لسر ناو ملا مصطفى بارزانی رحمتی بوده بهار سال 1966 جی تبلی پیشمرگه هم بوده پیشمرگه ده 1966 دا بوده پیشمرگه یعنی بری 53 سالان ده پاییز سال 1968 دا جی بارزان ملا خالد جبو رادیو دنگ کردستان عراقی و دمه هاتیه و گوهستن بوده سپیکر بوده بیجر حتی امضا کردن ریکفتن 11 آذار 1907 لرادیوی بیجاری کریه سپیکری کریه دیارە ئەو زانیاریانەی کەوتی منی شەمێ شتێک سەربار بکەم کە لە کۆتایی ساڵی 1970 تا ساڵی 1990 خاڵە بەرزانیا کاک بەرزان بڵین نوێنەری پارتی دیموکرات بووە لە بەشی ڕاگەاندنی بەری کوردستاندا ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە جۆشدانی جەماوەر و هاندانی پێشمەرگەکان لە ڕاپەڕینی خەڵکی کوردستاندا بەهۆی خەبات و چالاکیەکانیەوە میدالیای بارزانی نەمری وەرگرتووە لەم بارەیەوە دەڵێ بە وەرگرتنی میدالیای بارزانی زۆر خۆشحاڵ بووم هەستم کرد کە بەڕاستی پێشمەرگە و خەباتکار بوومە و پاداشتی ڕەنج و خەباتی ماوەی ژیانم لەلایەن سەرۆک مەسعود بارزانی بە من دراوە بەخێربەی سەرچاوەکانم خاڵە بەرزان لێرەیە سەرسەرم بەخێربەی زۆر خۆشحاڵ بووم چاوانسەکەم تەندروستی چۆنە جگەر لە هەموو ئەوانە باسی شتێکی نەکرد قسە خۆشەکانی دەزانی کاک ئەس بێژم کاک بەرزان مامۆستا بەرزان چەوە حەز دەکەی ئەم بێژم چ کاک بەرزان مامۆستا بارزان سادە باشترە بارزانی مەلا خالید وا مەشهورە بارزانی مەلا خالد زۆر خاڵە لەگەڵ بارزان زۆرە گونجازانی لە قەبە بوو درامێ هەر لەگەڵ هەموو بارزانەکان و شەی خاڵا گونجاوەنیە ڕاستە چۆن ڕاستە بەڵێ بە تەمەنترین کەسی کە ناوی بارزانە بڵێ ئەمن دانشن باش دانشن یا حەزەکەی لە پێوە چۆن مرتاحەتی ئاوا فەرموو یا الله عیبی نییە تشتێک تەسیر لەسەر دەنگ نەکاتەوە دەنگ تاسیر بکەژی تاسیر سەر دەنگی کاک بارزان ناکەش کاک بارزان ئەتوانێت قسە بکە مایکیشی پێوە نەبێ مایکەکەی ئەمە وەری بگرێ بەس بەخوا ئەم ڕاستەکەم مەزاجە نییە یا من واستەکەم نەوەڵڵا زۆر طبیعی یاژی مەزوودش خەوراکردی لە خەو ڕامان کردی نەوەڵڵا ئەم سعات پێش دەخەوە زەمە پێش وەرگایەتی ئێستا بەرنامەکەمانە قەت سوتفە کردووە دیوتە بەڕێ زۆر جوانە دەستخۆشتان لێ دەکەم بێگومان شتێک زەنابت و دڵوەخوێنی تێداوی سەرکەوتنی باش بۆ دەست ئەو بەرنامەش خەڵک ئەوەندی ئەمن زانیارە بەین بێت زۆر کەس دەیکاتەوە و بە شەو قۆش دەیکاتەوە ڕوودا و بە شێوەیەکی گشتی زۆر مەقبوڵە ئێستا لەو قۆناغی نێارەکانی ڕووداویش دانیان بەوە دانا کە فعلەن ڕوودا و وەکو دەرێ باشترین کەنالی تەلەڤیزیۆنیە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەک لە کورد ڕووداوە بووە بە سەرچاوێکی باوەڕپێکرا و لەسەر ڕۆژی ڕۆژاوا بە تەفاسیل معلومات زۆربەی حتا بۆ سیاسیەکان بۆتە سەرچاوێکی زۆر ورد و باوەڕپێکرا و پێشتر لەگەڵ دڵبخوێن باسیەوەمانە کرد میدیای تورکیا ئەوەندە زیادەڕەوی کردووە ئەوەندە مبالغەی کردووە تەنانەت ئێستا ئاژانسەکان شتەکانیانی لێوەرناگرن و ناکرێ بە چاافکانی کاکە تو چاونەوەڕی لە میدیای دوژمن دەکەی هەروە دەڵێ خۆ ئێستاش ئەم تیرۆریستین و پیاو کوژین و ئەردۆغان خەلیفەی ئیسلامە و دێ و خاچی ئیسلام ڕزگار دەکا و وا درایتە قەڵەم بەداخەوە دنیای بەرژەوەند پرست پێشتر هەردوو برۆک ئێستا برۆکی ڕۆژ ئاوایەکە هەروە بیدات بە تایبەتی ئەو پیاوە کە من وەکو بازرگارێک سەری دەکەم وەکو سیاسیەک نە هەر بوویتە منداڵ ڕۆژێت تاوەری وەکو منداڵێکی هەرزەکار عاشقی کچێک بووە میشە توێتەرێکی هەیە قسە دەکە خۆشی نازانی چ دەڵێ
بەڕاستی سیاستی ئەمریکاش سوک کردیە ئەوە بەزە قسەی جەناب فەرمووت ئێستا لە ئەمریکاش زۆر دەڵێن ینی ئەمریکا شایانی سەرۆکێکی دامەزراوتر و متەزینتر و ڕەزینترە نازانم ئەو پیاوە بەس بیر لە پارەکە دەرێ سەربازمان ناردە سعودیە پارەماندنی خەڵیکە کراسەکەشی فرۆشی لۆ پارە یعنی ئەو پیاوە عشقی دۆلارە بۆیە هەرچی زووتر ئەو پیاوە لە کۆڕ ئەمریکاوی تۆ ئەمریکا زیاتر هەیبەتی ئێستا کورد لە بینی دۆلار و لیراچی بکە ئەزمونێکی زۆرت هەیە کوردبی کوردبی کورد لە بینی دۆلار و لیرەدا کورد باشە ئێستا ڕەنگە گەنجێک ئەم قسەیە ئیفترازیە دوو بخەن بێ بمبەخشی ڕاددەگرم ئەم قسەیە ئێستا لەوانەیە خەڵکێک بڵێ جاخۆ ئەم قسەی کاگوەرزانە لە کورد بین کوردین و تاو ڕەنگە لای ئەم کوردبوون شتێکی تر بێ مانایەکی قوڵتریە بێ چۆن کورد بین دەزانی کاکە ئەمە شۆرچمان کرد من شۆرچم کردووە 5 مانگ 3 دیناریان دایتەمە پێشمەرگەش بوویمە لە تاڵترین ڕۆژ و لە دەسەختترین کاتیش قەتیش نەبووتێ ئۆپ یان ئایان سەختە تێگەیشتی ئەگەر ئێمە کوردایەتێکی بەڕاستی بکەین من زۆر داوا لە خەڵکەکەی کورد بێ ئەو کاتێ تۆ 3 دیناریانە پێ و مەسولقەکەش لەوانەیە 2 دیناریە بوو بێر 3 دیناریە بوو وانە مەسەلەن بەڵام ئێستا یعنی ئەبێ تا ڕادێک عەدالەت دروست بکرێ بۆی ئەو باوەڕی کوردایەتی کە ئەو سەردەما بووە لە ناو دڵی خەڵکا زیاتر ڕیشە بکێشێ بچەسپێوە نیە کاکە ڕەجەمە بەداخۆ دوای ڕاپەڕین ئەمە میلەتێکی دواکەوتوینە هەر هاتین یەکەم دروشتی دیموکراسیێتمان بەرز کردەوە لە کاتێکە دیموکراسیێت بوونینە لە ناوچەکە شتێکمان دانا وەکو تۆ لە ناو دڕی مەکە و مەدینەی بری ئەمن مەسیحێت وەکو دەریشتێکی تەفسیری بکرد لە مەسیحێت ئەمە هاتین لە دوای ڕاپەڕین ئەتو تەماشای عەزەمەتی بارزانی گەورەکە لە لووتکەی سەرکەوتنی ساڵی 11 ئازاری ساڵی 70 ئاخا بەغدا بۆ پارتی ئەو کات یەک حیزب بوو هەمووتان دیتیتان مزارەکەی بەغدا کە یەک پارچە کورتا دەدەری ئەو کات بەعاز تێگەیشت کورە من چ دۆڕاوەکەم ئەوە پایتەختەکەش لە دەست کوردانە ئابووری وڵات لە دەست کوردانە وە بوو پێ بە پێ هەنگاوی نافەیلەکان کوردەکان دووری خستنەوە لە بەغدا عەزەمەتی بارزایی نەمر ئەو کات دەرکەی پارتی نەکردەوە ئێمە تەنزیماتی حیزبمان هەبوو لە کوێت لە بەسرای لیژنە ناوچەمەوە بەڵام دەرکامان نەکردەوە لە ناو وەرگرتین لۆ پارتایەتی 4-5 فیلتەر هەبوو ئێستا لە دوای ڕاپەڕین لە نێو تەپوتۆزی ئازادی هەموو شتە جوانەکان شێوێندرا باشە با هەرباسیشتی ناخۆش نەکەیت کاک بەرزان دخوازم هەنێکی وەج سیاسەتی بدورخینم برا هەنێکی جەو بکوێرن من خواست وەرم جەمتە ماڵ بێستون بەرپرسیمەی نیوسروم گوتل بخون خو حاضر کەمێ هەر توێری لەگەل کاک بەرزان مە لە خاڵت هەفپێوینەکی چێ بکی ئەف تشتی کوتنەوە هاتی لێدەرێ لێ من گوت بێستون من بهیستیەک و کاک بەرزان دەبێژە حەز ناکەم پیاوەرن لەگەل من هەفپێوین چی بکەم با کەچ بین هاو تشتێکی وەرە نایانی بنێرە چقاس ڕاستە ئەس بزانم زمانی ما میکرۆفۆنەکەمان هەرچی سەرچی ئینسانی بوو هەر میکرۆفۆنەکە دیت بە زەندەقەت ئێستا زمانی گۆ تەمەشای ئەو ئەتەکێتە جوانە و هەموو جیازە متتەورە ئەو هەموو کچە جوانە ئەمە مەقەرمان بارەگامان لە خنێرە و لۆنان بوو ئەمە نەستام زۆر حەزم لە خوێندنەوە بوو ئەوە لە مەسئولی بەشی کوردی جوون لە رادیۆ دەنجی کوردستان لەگە شادڕەوان کاکبەلەک و حەمید سووری و ئەوانە کارمان دەکرد تەمەشام کرد تەبیعەت سروش ڕێگای دەگری 3 مانگ هیچ ئاوادانێکی نابینی هەر بەڕاستی واژ بوو لەو لای بەفر دەیگرت لەو لای بەفر ئەمە لە ناوچەکە دەمانەوە بەس مێرابی خانووی دیار بوو لە بە دووکەڵی ئاگری و گەرمایەتی ئەگەنە هیچ ئێمە کە دەچوونێ رادیۆی یەک بە بەژنی من ڕێمان شەق دەکرد ڕۆژانە هەتا بەرەبەر هەتا دەچوینە بەفر جا من دەمنات لە خوارێ لە عێراق
ئەدەبیاتم لۆ بێ زۆرم حەز لێ بوو بەتەبات سەورەی عەرەبی باس و ئەو شتانەم لۆ داهات دەبخوێندەوە لۆ ئەوەی ئینسان معلوماتی زیاد بی مجلەیە لە باشم لۆ داهات ڕۆژێک مجلە ڕسمێکی بوسیم دیت زۆر جوان بوو ئەمنی هەستم لە پشت سەری خۆمدا بوسی لە پشت سەری خۆمدا بوسی ناز دەکەی هونەرمەندن عەرەبە بوسی عێراقی بوو نا مصری بوو لە پشت سەری خۆمدا زۆر جوان بوو لاق و لە تەری ڕوود و دانیشت بوو خوا ئافریکە کاکوەلەگەمە دەیگو بەرزان ئەمە لە چێ بوو دەستەکی پێدا دەی ئەوجا لە بنەوە نووسی لە ژێرەوە نووسی بوو ئەلمەرئەتو فی الغوربەتی وەطن طبێ ڕۆژێک ئەندامەکی مەکتەبی سیاسی ئەبوو خەلیلیان پێدەوە میوانم بوو بۆ خۆ بەژنەوە ژنەکەی زۆر ناشیرین بوو پێشمەرگەکەشی کورد بوو هات گوتی کاک بەرزان گوتی وێن لە کەلمە قۆرە والله يزدى أشبه دريني قارئ بإحدى المجلات في الستينات يعني بس خوش مقولة هسه احنا محاصرين وثلج وما ادري شو قلت والله زور زونا بيج مرقك قلت خالة برزان قلت ما قلت أبو خليل همشاي الوطنوية قلت يا معود يا وطن غير انك ناشر يعني أب ما بس تشبو يعني براستيجي او قوتنا كو دبيجن كاك برزان ناخذ القل روجنامه فانين بياو تشو بيكا بس إيرو بختي جينينا يعني بس أمره ببختة سيرك كوتو تبيني دوب بيني دوب يعني تنا ناخذ القل لا والله أمان رنق قسمها بيقنا صحبت بيا أو صعوبتك برزان يعني أمن يقدن دما أو باقراوني مبروت مشاكل تقريبا 12 سال وكيل وزارتك بويما لدزقاكاني بارتي إيشم كرديا كارجر لخو حتى اندامي يدجي سر كردياتي بارتي بويما دبرو يكلك كشي لسلام دي لكن يلا جانتا بس بيجاري من يكبر سعر لازم تشتكي بحسب بيجاري دكي يعني سياستي لا بحث سياستنا كم بس سياستي ناك دل بخن تشتك هنا نظام أفتشيا تشمع حمي ناف برزان قسيان خوشة مثلا كاك برزان ملا خالد سعيد جوهر برزان سعيد جوهر برزاني قالي خلوص يعني همو كاك همسه كاك برزانه هرسي كان زور ناسراون بقصه خوشي خدري اسم على مسمى ديارة اما بناو على مسمى بناو ناو يكجار كلا بيروس كريا او ناوا وكو دري سرچاوي كرداتي و هموش تشي خوش و نقنا خوش استاشتو كدري بارزان آوردوزدي نازم ديتان صدام كدوزمونه چي فاشي كردو لمحكمة بارزاني براياتو هوري كرد بحاكمك قوتي بارزان يعني بناي سكري يا بارزان او دي بيا مهيمن بو ناوكا من ناوكي بارزاني اتليرا كاتو دبتر بارزان اي باشا امر لسياسة اجتماع كرديا او اندم سياسة ديتيا او اندم درو راستي ديتيا انسان قيز لهند بيا سياسيش دكاتو أتورا بتساي من تمشاكا ورونا وجاني مبرو تمشاكا باورا شتي عن تكدبيني بس دبي بسيلا موزخانة كان يداني بويا با استا امن بوخم درجم بوكو در تقاعد من مال تيكر هيزني ما جارويا دنيابن بحفتي جارك دركي عوجي خوبان نابينو ناتي دروا ناس ما دري شو زاني كاكا تزيلي بجارك عرضي جنابي سروق بارزانيم كرد قلت مزماني اتو بزانا ما برادر مانيا برادر قلت يا براز برادرين قول شيه خورشي الشيري كاك شيخ الله سيد كاك يا فلانة والله بيكني قلت يا اختانا زاني كاكا رنتو دبي تقديري خود كشخصي خود باريزي او زيلا نويا رنقا امني قبول نبي جاري امنيش رنگا او نارم او رفض دكم امنيش رنگا عندك كاري وهي بين منطقي نبي دريمنا كاكا فلما كا عندم تبتو تالي ديتيا نامي على الشيبين كاك برزن بنيرا جار جارن ازوران جم داخفن جار جارن از بهوالين خير روج رمضان راجي صحبتكم چه قاس خوش تب وري جمع وري نوا خورتان گنجان تجربه خوش ورا بحث بكي
آخر دبستانێکی کێڵە گۆه نادن مامۆستا ئەفکار و ڕەفیقاتی ئەمەشی قوبوڵە ئەمە قوبوڵەکە ئەمان بینی لە تەلەڤیزیۆن 100% تزاني أسبوع مثلا بر كيف خشت ئەمان لە ژیانم یەکشت بەختەوەرم حەسوود نەبوویمە قەت ئەو وەزارەتی ڕۆشنبیری قەت برادەری خێڕی و نەخوێندەوار و هیچ پوچم نەبووە هەمیشە لە خەڵکی بەهێزتر گەڕایمە لە خۆ بۆ چووکە سوودی لێ دەبینم ئەمە حەدمان نییە ئەستەغفرڵڵا. بەس خوا با پرسیارەکەت لێ بکەم فەرموو قسەکەت بەشە کرد ئێوە جیلەکەن خۆش بەختن یعنی بەڕاستی لە زەمانێکی زۆر خۆش سەرفرازی هاتوونەتە مەیدان یەک تکامەیە هەڵەشە مەبن پەلە مەکەن حکمی غیابی مەدەن ئەوە مەسیرەی بزوتنەوەی ئازادی خوازی کووردە ئەها تەمەشای ڕۆژاوە چی بەسەرات ئێستاش کەس تێناگە چی بەسەردێ لەبەرچە سەرکردەکانی بەگوێی پیاوە پیرەکانیان نەکرد ئێستا بەیانیان ئێمە بۆ دڵ بخوێنم باسە کرد ئێستا 50-60 هزار عیلە سەیری جەنابەت دەکا گوێ لە قسەکانت دەگرێت بینەرانی بەڕێز ئەم خاڵە بەرزانە تاڵی و ترشی و سۆری زۆر بینیوە وەکو ئێمە ڕۆژگارێ بەڵام ئەو لە ناو ستۆدیۆیەکی جوان و ئاوا لە ناو قات و ئەمانیان نەبوو ئەوان بە جلکێکی شڕی بە لەشێکی عارەقاوی و ڕدێنێکی درێژ و ماندوو ڕاکە و بە کۆڵ ئامێرەکانی ڕادیۆیان دەگواستەوە زۆر خەبەری خۆش و ناخۆشی ئەم میلەتەی بۆ ئێوە خوێندۆتەوە لەوانەیە ئێستا زۆر کەس دڵی تون ببێ بەم قەزەی ڕۆژاوە هەمومان دڵمان توندا بەڵام ئایا ئەمە کۆتایی کووردە ئایا چەند جار کورد نەکەوت و زۆریش هەستایە و سەرنجام کیانیشی دروست کرد و سەری کوڕ بزە با خۆی بۆ خەڵکی کۆتایی کوردنیە من پێم وایە سەرەتای قۆناغەکی نوێیە ئەمە و تەرزرەبێکی باشە بۆ سەرکردایەتی پێدە و پەکە کەس لەگەڵها چکە پێدا وەکو دەوێت تحصیل حاصل پەکەکەیە ئەوانە لە زەمانێک دەژین پێش خڕۆشەویش پێش قۆناغی شوعەتیش دەژین حەقە بێنە خوارێ تۆزێک ڕێبازی خۆ بگۆڕن بیر لە شتی کە بکەنەوە ئەم زەمانە زەمانی خڕۆشۆف و زەمانی شوعەت نییە تاکە حیزب شەتم لە هەموو شتێک بدا هەندە جار خۆ والله هەندە جار ئەگات و یەک قراری سیاسی تەویشتە چی چاکە بەڵام تەمەشای تەعەدودێش دەکەی هەندە جار تەعەدودێشتەکی خراپە ئەگەر لێبی کەواتە ئەتو بێ ئەم دیسان دەگەڕێم واقع ئەمە هەموو ئەحزابی کوردی سوود لە سیاست و حینکەت و درایەتی بارزانی گەورە وەگری کاکە هەتا ساری هەفتا دووش بارزانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوە لە سەدوو لە پیدەستی خۆی ڕاگرت بوو لەگە ئەمریکای پەیوەندێکی زۆر چاچە بوو لەگە یەکێتی سۆڤێتی شەی بوو ئەوە سیاست نەک شەتب لە یەودەی ئەویتکەت بەوە من تەمەنا دەکەم سەرکردە سیاسیەکان تۆزێک دڵیان بۆ میلەتە ڕەش ڕوتێ شتێکا کە تو تەمەشا ئەو پێشمەرگانە ئەمە نارێم شەربان بە عەرەبی یعنی مقاتل پێشمەرگە ناوانە پێشمەرگە زۆر مقەدەسترە لە شەڕەبانی ئەو پێشمەرگانە ئەو کچانە تەمەشای کچی خەڵک دێتە دەری یەک تەن بۆیاغی لەسەر و چاویدا ئەو کلاشینکۆف بەک شەش والله حەقا تۆزێک شەرم لە خۆ بکەم بەرامبەر بۆ پێشمەرگانە بێنە خوار ڕچای ملەتەکەیان بکەن پێ لە هەندە شتی خۆیان برێن هەموو یەکتریان قبول بووی ئەو یەکتر ڕەفزکردنە کاکەڕن کوردی کوشتیە وەکو دەبێت سیاسە دوا نابێت تو بێی ڕەفزی کەرتێکی بەرفرەی میلەتە چی بکەی ئەوە چێ خۆم دەبە قەت ئاگار لێبێ ئەگەر دیموکراسیێت تا 50 دەخۆ خۆ ئەمە و یەکێتی لۆ تووشێ باش ئەمە فەرقی چییە لەگەڵ ئەو خیانەتی کە لە بارزانی نەمریان کرد چۆن کە هەنری کیسنجەر لە بارزانی کرد ئەم ڕێکەوتنەی تورکیا و ئەردۆگان هەمان خیانەت نییە کاکە زەمانی بارزانی سەدەی 20 بوو ئەوە 21 کە چەند ساڵ ڕابرد ئەوە یەک زەمانی بارزانی کە غەدرمان لێکرا خۆ من بەبەستەوەی هەستەکەی ئەمریکا سیاسەتی گۆڕیوە باز دەکەم ئەمریکا ئەوەندە سیاستی خۆی نەگۆڕیە ئێستا شەرچە لە من حەدم نییە بە ناوی جەناوی سەرۆک بارزانیەوە قسە بکەم دەبڕۆ بیدوێنە بزانە بڕوای بە ئەمریکای بۆ ڕۆژێک لە ڕۆژان قەت ئەمە ماران گەستینە ماران گەستی دزانی مانای چەوە نییە بۆیە پێم وایە ئەمریکا سیاست دەکا و دڵنیا بن ڕووسیش لەگەر هەموو
کورە عێراق تورکیا بەرژەوەندی خۆ یەکەمە ئەو جا ئەگەشتکە کەسب بکەن ئەمن پێم وایە ئەو زەمانەیە غەدر لە بارزانی و شۆڕشی ئەیلول کرا ئەو زەمان نییە تۆ سەیری کە لەگەر یەکەم بەیان لەگەر یەکەم بزوتنەوە بە دژایەتی کورتکردن دنیا هاتە وەڵام تەنانەت ئەمریکەکان هاتن سەجادا کاک بەرزان ئەوە جیاواز تشتێکی دن ئەس بەرکو حەز دکم بڕاستی ڕەنج هەم هەردەمی حەز دکەی پرسین سیاسی شتە بکە ئەژی حەز دکم پرسین دن دەربەی سیاسەتێ کۆمەڵایەتی باشە ڕۆژنامەگەری مامۆستا بەرزان تەجروبەیە تەب ساڵان بێژەری کردە تا ڕۆژنامەگەری کردە ڕەنج بە حەزکرد وە دشکەفتاندا بولتەنین ئەخبارم پێشکەشتکردن وەکەنها ئۆتۆکیو ئەف تەکنیک و ئەف ڕۆناهی و ئەف تشتا تو نەبوو نە تو نەبوو جانب نام تو نەبوو هەم بخۆن ینی دەبیسم دەخوێنم و بڕاستی هون جەمە کەسین مقدسن پیرۆزن ئەس خوا شخصێک کەسین وەکەتە بڕاستی وەک ڕێبەرێکی دوواری بێژەری و ئەوێدا دەبینم نەموجەمەلە لێ دخوازم بزانم نەسیحەتە تە چییە جوان کەسین کوونها دەردکەون پێشە تەلەڤیزۆنان بێژەری دکەن پەیامنێری دکەن چ زانم ینی ئەوێن کو دوواری ڕۆژنامەگەریدا کار دکەن ئەمێن پێم وەختی خۆی هەولێری ساری 58 و 59وانە کرمانزەتی خۆمان ئەمە ئاخاگەل لێبی سلێمانی دەری منیشی پێ هەولێریە بە زەمن وانیمە ئەم دێم دەشتە چیمە لێرە هەمومان بە هەولێری حساب ناکرێت ئەو دەدیت یەک لە کرمانزەتی سیارەشی دەکڕی دێهاژۆت هەولێرێکە پێی دەگۆ ماڵەوەدان گۆپاڵی فڕەدایە بوویتە سایق یعنی شوان بۆ دەم و دەساتە ئێستا ئەوە لەسە ڕۆژنامەنووس لەسە بێژەر لەسە هەمووی تەطبیق دەبی کاکە بێژەری هونەرەکە گەمەی پێ ناکرێ ئەمە زۆر جار دەبینم مەسەلا لۆ هەردووکتان باز دەکەم تۆ بەیانێک لە سەرۆک بارزانی دەرچووە دەخوێنیەوە دەبینی کچەک دەخوێنتەوە پەیامێک لە سەرۆک بارزانی بەناوی خوای گەورە مەسعود بارزانی دە شتیوانیەوە ئەسلەن ئەوە موزیع نییە تۆ دەوی بێی سەرەتا بەوی قارەوە باز بکە ئێستا بەیانێک تا پێشدەی لە لایەن پلانە تۆزە کەڵوەستەک بە ئەوجە دەست پێ بکە پاشا کەلێبەوە وەچی نقطەتدانە تۆزە ڕازهەی ئەوجە دەرێ براتان مەسعود بارزانی هەیبەتێک دەدی ئەو لەوەی هەموو ئەخبارە هەموو ئیزاعەکان بەو شێوەی دەخوێن ئەوە یەک دوو بێژەری بەتوانە دەتوانێت خەڵک کەسب بکە زیاتر ئێستانگولۆ ئەو جمهورە بەربڵاوەتان هەیە کاکە چۆن دەزانن چۆن مخاتەبە لەگە خەڵک بکات ئەوە یەک ڕۆژنامە نووسیش وەڵا کاکە ڕۆژنامە نووسیش ئەمەن بەش بە حاڵی خۆم ئاگا لێوی خوێندەوارم قەت نم گوتیم سەقەفە ئەمن سەقافەتی خۆم ئەمن کە ڕۆیشتم بوومە پێشمەرگە لە 66 سنی 5 سانەیی بووم ئەو کات بە کەلۆریە 5 بوو کە چوومە دەرێ ئەو کات زەمانەکەوا بوو پێشمەرگە و چوومە درێ و 1 ساڵ قاپم شوشت لە مەقەڕەتی 120 پێشمەرگە لەو پیرەرەی 1 ساڵ کە لە چای ئەوەندە پێشمە هەموو شەروارم بووە بەری سێری ئەوەندە ڕەش بوو تەنی ئەو شتانە دەبوو من هێدی ڕۆشنبیری خۆم لە چێوە گرت لە پۆلیسەکەم وەگرت لە سەربازەکەم وەگرت لە فەلاحەکەم وەگرت لە کوڕە مەلایەکەم وەگرت هەرچی ئەتوو ناوێن دەری لە پۆلیسەکە فێرە شەون و خونی و بێداری بووم بۆ پاراستی ئەوەکە خۆم لە سەربازەکە فێرە زەبت و ڕست و ڕەبت و خۆڕێک خستم بوو تێگەشتی لە کوڕە جوتیارەکە فێرە چاوتێری و نان بدەری بوو لە کوڕەشێکە فێرە لە خواترسان و خواپەرستی بوو هەتا ئەتو دەڕێ من ڕۆژە ئەو هەموو ڕۆژنبیرم کۆ کردەوە توانایی خۆم پێ بەرجەستە کرد کەواتە پێشکەشکار سەکەت بە شەکر بێ ئەبێ لە هەموو بوارێکە شت بزانێ چونکە هەموو مۆزوعێکی ڕوبەڕوە بێتەوە هەموو جۆرە شخصێتێک دێتە بەردەمی و بەرنامەکەی بێژەری بنێرن تەماشەوانێ نێژەش بوو
هەموو کەسێن کو نهاد رادیۆ د تەلەڤیزۆنە دا کار dikin bêjerî dikin spîkerî dikin bêjerî huner e ne xwendina teksteke huner e çawa mesela hunermendek çawa stranekê dibêje çawa kemanjenek li kemanê dide ئەبێ لەگەڵ خاڵە بەرزان ئەبێ کۆتایی پێبێنیر چەندە دانیشتن لەگەڵ خاڵە بەرزان زۆر خۆشە گەوری کردین ئەمڕۆ ستۆدیۆکەت زیاتر ڕازانەوە کە هاتی تێرە بەڵام وەکو خاڵە بەرزان و تیەبێ بزانی لە مەجلیسی دیوەخانانەوە لەگەڵ ئاغا و کوێخا و هەتا دەگا بە سیاسەتمەداری ناوخۆ و دەرەکی و بزانی هەر هەمویان بدوێنیت ئەنجا لە خزمەت مەرەخەسە بین ئەگەر لە کۆتاییدا بە پێوە تایبەتی و هەیە بۆ بیرەکانمان کامیرا سێرە هیوادارم ئەو میلەتە یەکگرتووبی بە دوای کراوی بابردوو نەکەوی بە قسەی ئەمە ئەو نەکەن سەرگردایەتی خۆ حسێب لە قسەی سەرکردایەتیەکانی خۆیان بکەن و هەموو لایەکیان باش بزان چێ دڵسۆزی مەسەلەی کوردە ئەوە یەکگرتووی بپارێزین پاشان پێشمەرگە تەمەنا دەکەم پێشمەرگەکان ئەگا هەرچی زووە باوەڕکە تۆ کاکە دیسان دەگەڕێ معازەمەتی بارزانی لە دوای 11 ئازار هەرچی سەرباز و زابط هەبوو ئیلتحاقیان دەگرن نێژ تێکەڵ پێشمەرگە بن ئەوانە دەوراتی لۆ دەکردنەوە لە حەوزی ڕوانزێ ئەفوازی لۆکردنەوە بە ناوی فەوزی زۆزک تەمەنا دەکەم ئەمە ئەوەندە ساڵەوە بەرەو 30 ساڵ دەچین تا ئێستا نەمانتوانی بەمە بە یەکێتی کەسش مەسئول نییە پارتی و یەکێتی لەو مەسەلەی مەسئولن جێشێکی یەکگرتوومان هەبی ئەو جێشە بە قسەی زابتەکەی بکە بە قسەی حیزبەکەی نەکە تێگەیشتی کاکە و تەمەنا دەکەم ئێوەش ڕازگۆیانە تەعامل لەگە میلەتەکەی خۆتان کاکە ڕەنج کاکە دڵبخۆی ئەو میلەتە چتان دەوێت لێی هیچ نما پێشکەشتان نەکە دەیان شکستانینە گوتیها ئەوە کوڕ یەک تاقە کوڕیە بۆ دایتە تو چووی بە کوشتنت دایە جارێککە هاتیە خوشتی منداڵێکی بۆ دایتە تو هیچ شتێک نییە هەمومان قەرزاری ئەو میلەتەینە هەرچی بکەین لە پێناوی ئەو میلەتەی باوەڕکە هێشتان قەترە بە دەریایی ئەوەمان نەکردی ئەو میلەتە پێشکەش بەوەی کردیە کە بەڵکەم پەنجەرەی ئازادی لۆ دەکرێتەوە من دڵنیام سەر دەکەوین ئەو قۆناغاش دەبەزێنین و ئێستا دنیا لەسەر کورد بە جوابە کاکە هەوەنتە نیە وەزیری خارجی فەڕەنسی دێتە ئێرە ڕەنگە ماکرۆژی بێتە ئێرە هەوەنتە نییە حساب لەو مەسە ئەوڕۆ کورد داخلی معادلەکەیە لۆێ دیسان دەرێم یەکگرتوو تا یەکگرتوو نەبین ئەمە ڕەنج بە بازی gelekî spas mala te ava min got mamoste me li xalet mamoste berzan min got 45 da ji dayîk bûye wallahî wekû heftê sê salî diyar nî bawer bike بە چاومە بە ڕەحمە te men dirêj û tendurist bî ناوم تو مهم ئەوەیە ناو پیر ناو ناخ و باڵا و هەر باشە بێت mala te ava zor zor spas من لە خزمەتی ڕوودا خێر هاتی خزمەت لێمەوە خاڵە تەمەنا دەکەم ئێوەش دیسان دەرێن پەیامەکەی زۆر ڕازگویانە وەکو کوردوتانە وا بکەن سەرچاو ئاگادار خواگای لەو بن